ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ ئیسلامی 22 تانە لەسەر تۆماری دەنگدەران دەخاتە بەردەم کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەرێم بۆ هەڵبژاردن و ڕاپرسی و داوا دەکات لە پێناو هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاری تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە. کۆمەڵی ئیسلامی تانەی لەسەر دەنگدانی تایبەت هەیە و باوەڕی وایە لە کاتێکدا وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە لیستی ناوی دەنگدەرانیان ڕادستی کۆمسیۆن نەکردووە. سەرجەم فەرمانبەر و هێزەمنیەکان ناویان لەناو تۆماری تایبەت و گشتیدا هەیە و دەتوانن لە هەردوو دەنگدانی گشتی و تایبەتدا دەنگ بدەن کەوەش دەرفەتی ساختەکاری دروست دەکات و هەر دەنگدەرێکی تایبەت دەتوانێت دوو جار دەنگ بدات. ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵ ئیسلامی کوردستان کۆمسیۆن ئاگادار دەکاتەوە لەو جوڵە نائاساییەی دەنگدەرانی تایبەت بە ناوی گواستنەوە وەک هەوڵێک بۆ ساختەکاری و بە بەرنامە دەنگدەرێکی زۆر لە هێزە تایبەتەکان بە بیانووی گواستنەوەی ناوەکانیان کە ناویان لە هەردوو تۆمارەکەدا هەیە ناوی خۆیان دەگوازنەوە و فۆرمی ژمارە 1 وەردەگرن کە ئەو کات دەتوانن جگە لە دەنگدانی تایبەت لە دەنگدانی گشتیشدا بە فۆرمی ژمارە 1 دەنگی دووەم بدەنەوە. کۆمەڵ ئیسلامی داوا دەکات بۆ ڕێگری لەم کارە پێویستە لە تۆمارەکەدا سەرجەم دەنگدەرانی تایبەت بەرامبەر ناوەکانیان بنووسرێت دەنگدەری تایبەت بۆ ئەوەی نەتوانن لە دەنگدانی گشتی دەنگ بدەن و تەنها لە ڕۆژی دەنگدانی تایبەت ئەو مافەیان هەبێت. پێدانی فۆرمی ژمارە 1 بۆ هاوڵاتیانی کە کاری گواستنەوە یان ڕاستکردنەوە یان گەڕانەوە یان زیادکردن بۆ ناوەکانیان دەکەن کە لێنێکی گەورەیە بۆ ساختەکاری چونکە پێدەچێت بەپێی بەرنامەی پێشوەختە خەڵکێکی زۆر ڕوو بکاتە فەرمانگەکانی کۆمسیۆن و بە بیانووی نەبوونی ناوەکەی داوای فۆرمی ژمارە 1 بکات و کۆمسیۆنیش هاوکاریان بێت. هەر بۆیە کۆمەڵ داوا دەکات بە هیچ شێوەیەک فۆرمی ژمارە 1 لە ڕۆژی دەنگدان کاری پێ نەکرێت ئەگەر تەنانەت ناوی کەسەکەش لە تۆماری گشتیدا بوونی نەبێت. کۆمەڵ ئیسلامی تانە لە شێواز و کاتی کردنەوەی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەدات و باوەڕی وایە زیادکردنی ڕێژەی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە هەولێر و دۆک و سلێمانی و هەڵەبجە و درەنگکردنەوە و کار نەکردن بە هێڵب دیسکەکان بە چەندین ڕۆژ وای کردووە هاوڵاتیان بە ڕێژەیەکی کەم سەردانی بنکەکان بکەن و بەپێی پێویستی شکارەکانیان بۆ ڕایی نەکرێت. بەپێوە ئامارانەی دەستی پەیام کەوتون لە کۆی 3,144,533 دەنگدەر تەنها 247,442 دەنگدەر سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیان کردووە کە ئەو ڕێژەیەش کەمتر لە 108 دەنگدەران دەکات. یەکێکی دیکە لە تانەکانی کۆمەڵ ئیسلامی لە تۆماری دەنگدەرانەوەیە ڕێژەیەک لە دەنگدەران هێشتا تەمەنیان نەگەشتووەتە 18 ساڵ و مافی دەنگدانیان نییە کەچی ناویان لە تۆمارەکەدا هەیە و مافی دەنگدانیان پێدراوە. کۆمسیۆنی هەرێم بێ هیچ میکانیزمێکی دیاریکرا و ناوی ئەو دەنگدەرانەی سڕ کردووە کە تەمەنیان لە سەر و 90 ساڵیەوەیە یان ئەوانەی بە پلە باڵا ژمار دەکرێن کە ڕەنگە سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیان نەکردی بێت و لە ڕۆژی دەنگدان بۆ نەفەوتانی دەنگەکان کۆمسیۆن ناچار بێت فۆرمی تایبەتیان بۆ دروست بکات کاوەش دەرفەتێکی دیکەی ساختەکاری دێنێتە ئاراوە. گواستنەوەی ناوی هەزاران دەنگدەر لە بنکەیەکی دەنگدانەوە بۆ بنکەیەکی دیکە بەبێ ویستی دەنگدەر جگە لە سەرقاڵکردنی دەنگدەر و دروستکردنی کلێن بۆ تەزویر هیچی دیکە نییە. ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ ئیسلامی تانە لەوەش دەدات نابێت جێگرەوە بۆ جنسیەی عراقی دابنرێت و دەبێت جگە لە پێناسی باری شارستانی واتە تەسکەرە دەنگدەر جنسیەی عراقیشی پێبێت چونکە لە ڕابردوودا زانراوە بە هەزاران تەسکەرەی تەزویر دروست کراوە و دەنگی پێدراوە. کۆمەڵ ئیسلامی ئەوەشی خستووەتە ڕوو تا ئێستا کۆمسیۆن دڵنیایی یەکلاکەرەوەی نەداوەتە لایەنەکان کە ناوی کوردانی پارچەکانی تری کوردستان و ئاوارەکانی عێراق کە لە هەرێم نیشتەجێن ناویان لەناو تۆماری دەنگدەراندا نەبێت و دەنگ نەدەن. هەزاران ناوی مردوو لە تۆماری دەنگدەران کە هەمیشە بەشێک بۆ لە دەرفەتەکانی ساختەکاری ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵ ئیسلامی داوا دەکات کەم تا زۆر ناوی مردووەکان لە وەزارەتی تەندروستی و دادگاکان وەرگیراوە دەبێت کۆمسیۆن بێگەڕانەوە بۆ کەسوکاریان ناویان لە تۆماری دەنگدەران بسڕێتەوە چونکە بەڵگەنامەی مردنیان لە لای لایەنە پەیوەندیدارەکانەوە هەیە. یەکێکی دیکە لە تانەکان لە تۆماری دەنگدەرانەوەیە دەنگدەر لەسەر دوو فۆرم ناوی هەیە کوڕوکچێک کە زەواجیان کردووە لەسەر فۆرمی خۆیان و ماڵی باوکیان ناویان هەیە و ئەوە ژوا دەکات لە دوو شوێن بتوانن دەنگ بدەن کە بە باوەڕی کۆمەڵ ئیسلامی هۆکارەکەی بۆەوە دەگەڕێتەوە تۆماری دەنگدەران پشتی بە فۆرمی خۆراک بەستووە کە لەلایەن وەزارەتی بازرگانیەوە ئامادە کراوە و ئاشکرا شەڕێ و شوێنی دروستکردنی کۆبۆنی خۆراک ئاسانە و هەموو هاوڵاتیەک و تەنانەت ئاوارەکانیش دەتوانن کۆبۆنی خۆراک دروست بکەن و لە هەندێک شوێنیش هاوکاری و ئاسانکاری کراوە وەک لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ئاشکرا بووە. لە دوایین خەڵدا کۆمەڵ ئیسلامی داوا دەکات بەلانی کەم هەفتەیەک پێش ڕۆژی دەنگدان
کۆمسیۆن هەموو کارەکانی یەکلایی کردی بێتەوە و لە ڕۆژی دەنگدان یان پێش دەنگدان هیچ بڕیار و ڕێنمایەکی کتوپڕ دەرنەکات بە ناوی ئاسانکاری بۆ دەنگدەرانەوە. بەپێی بڕیاری کۆمسیۆن یاڕێم لە دوایین وادەی دیاریکراودا ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ ئیسلامی تانەی خۆی لە تۆماری دەنگدەران یاڕێم پێشکەشی کۆمسیۆن کردووە و چاوەڕێژ دەکات. کۆمسیۆن بەرپرسیارانە تۆماری دەنگدەران پاک بکاتەوە و هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاری بەڕێوە ببات کە بڕیار وایە 30 ئەیلولی ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت کە لە هەر چوار پارێزگاکانی هەرێمی کوردستان 3,144,533 دەنگدەر مافی دەنگدانیان هەیە.